ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێمی کوردستان نووسڕایەکی براو کردوتەوە تێیدا ئاماژەی بۆ داوە کە داوا لە خاوەنی ئۆتۆمبیلەکانی مەلیکە ئەکەن سەردانی دوای تەبەن سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەولێر بکەن بە مەبەستی پشکنینی ئۆتۆمبیلەکانیان لە ماوەی سەردانەکان ماوەی پشکنین بۆ ئۆتۆمبیلی مەلیکە لە 33 تا 34 بێت لە ماوەی یەک مانگدا بەپێی نووسراوی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێمی کوردستان پێویستە خاوەنی ئۆتۆمبیلەکانی مەلیکە بچنە پشکنینی یان سۆنەری بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم بۆ ئەوەی کە سۆنەر بۆ ئۆتۆمبیلەکانی بکەن ئەمە لە کاتێکدایە کە ساڵی ڕابردوو جارێکتر جۆرێک لە پشکنین لە شارەکان بۆ ئۆتۆمبیلی توێتا کراون یاخود ئۆتۆمبیلی مەلیکە ئەنجامدرا ئەمە ئەو ئۆتۆمبیلانی کە دەرچوون لە پشکنینەکە ئەم جارەیان داوایان لێکراوەوە کە جارێکتر لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەولێر جارێکتر پشکنینیان بۆ بکرێتەوە بۆ ئەوەی کە تاسا هۆکاری ئەم دووبارەکردنەوەی پشکنینە دیار نییە بەڵام بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئاماژەی بۆ داوەکە لە ئەگەری لەو ماوەیان لەو یەک مانگەدا کە سەردانی هاتوچۆ نەکەن دواتر خاوەنی ئۆتۆمبیلەکان خۆیان بەرپرسن من لەگەڵ فازڵ حاجی بەڕێوەبەری ڕاگەاندنی هاتوچۆی هەولێر قسەم کرد پرسیارم لێ کرد کە ئەم پشکنینە بۆ چییە ئەویش وتی منیش نازانم و پرسیار من هەتا ئەوەشم لێ پرسی وتم ئایا ئەمە بۆ بەناوکردنە یاخود نا بەڵام تاسا ئەو وتی ئێمەش نازانی کە ئایا بەناوەکرێن یان نا تەنها ئەو نووسراوم بۆ هاتووە کە پێشوازی لە ئۆتۆمبیلەکانی مەلیکە بکەین بەمەبەست بۆ پشکنین ئەلبەتە لە هەرێمی کوردستان لە دوای شەڕی داعش جۆرێک ئۆتۆمبیل بە شێوەیەکی زۆر خێراکەوتە بازاڕەکانی پارێزگاکانی یان پارێزگای هەولێر و بۆورن پارێزگای سلێمان و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان کە ئەو کات ئۆتۆمبیلی توێتە کراون دواتر بە مەلیکە ناسران ئۆتۆمبیلەکە ئۆتۆمبیلی بێسەرەتا بوو و بەپێی زانیاریەکانی من سەرەتا بە شێوەی پارچە هاتوۆتە بەسڕا لەوێەوە ئۆتۆمبیلەکان بڵێ لێک درراوە اینجا پارچەکانیان یان ئینجان ئۆتۆمبیل بە شێوەی قاچاق داخلی هەرێمی کوردستان بووە ئێستا تا ئێستا ئامارەشی فەرمی لەبارەی ئۆتۆمبیلەکانی مەلیکە بڵاو نەکراوەتەوە بەڵام بەپێی زانیاریەکان کە بەدواداچوونم بۆی کردووە لە نێوان 5,000 تا 7,000 لەو جۆر ئۆتۆمبیلە هەیە بەشێکی زۆریان لە ئیدارە سەربەخۆی ڕاپەڕین و ئیدارەی سەربەخۆی گەرمیان لەگەڵ پارێزگای سلێمانیش پێشتر لەسەرەوە ئۆتۆمبیلانە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین یان داواکارگەشتی ڕاپەڕین نووسراوێکی فەرمی کردبوو داوای کردبوو کە هەرچی زووە ئیجرات بەرامبەر ئۆتۆمبیلانە بکرێت چونکە مەترسین بۆ هەم ناوچەکە هەمیش لەبارەی کێشە و گرفتەوە کێشەکانیان زیاترە ئەلبەتە جگە لەوەش لە سنووری پارێزگای هەولێر بە شێوەیەکی کەم ئەو جۆرە ئۆتۆمبیلان نابینرێن بەڵام بەشێکیان لە ئیدارەی سەربەخۆی سۆران لەوێش ژمارێک لەو جۆرە ئۆتۆمبیلە هەن بەڵام لە ناو سنتەری پارێزگای هەولێر تاک و تەرا لە ئۆتۆمبیلە هەیە تا ئێستاش پێشتر ڕێگەیان پێ نەئەدرایە بەڵام بەپێی ئەو نووسراوی کە ئێستا کراوە و ئۆتۆمبیلەکان ناشارەکرێن کە لە سنووری پارێزگای بێنە ناو سنتەری پارێزگای هەولێر و لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ پشکنین بکەن ئۆتۆمبیلی مەلیکە یەکێکە لە ئۆتۆمبیلانی کە لێستادا وەکو ئۆتۆمبیلی بێسەرەتا مامەڵێ لەگەڵەکرێت پێشتر لیوا عەبدولقادر بەڕێوەبەری هاتوچۆی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ دابوو کە ئۆتۆمبیلانە بەهۆی ئەوەی کە سوکان عەکس و مووس و براون بە هیچ جۆرێک بەناو ناکرێن و چەند جارێکیش ئەم لێدوانان لەلایەن بەڕێوەبەرایەتی یان لە ڕێگەی بەرپرسانی هاتوچۆی هەرێمی کوردستان و پارێزگاکانیش دراون بەڵام لێستادا داوا لە شۆفێران کراوە کە هەر کەسێک خاوەنی ئۆتۆمبیلی مەلیکەیە لە 33 تا 34 بێتە بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی پارێزگای هەولێر بۆ ئەوەی کە پشکنین یان پشکنینی دووبارە بۆ ئۆتۆمبیلەکانیان بکاتەوە.